جەختەکەینەوە لەسەرەوەی هاوڵاتیان پابەندی ڕێنمایی و مەرجە تەندروستیەکان بن، ڕێکارە تەندروستیەکان بن. کۆمەڵێک بڕیار سپێنێک بە ڕسمی دەرەچێت ئەوەی کە گرنگە ئیستا بڵین پێویستە کە نیشتیمانیان بەردەوام بن لەسەرەوەی بە هەموو شێوەیەک پرسە قەدەغەیە و چوونە سەر قەبران لە ئیستا و لە جەژنیشە قەدەغەیە کۆبوونەوە بەریەکەوتن تێکەڵاوبوون لە هەر شوێنێک بۆ خۆشی بێ بۆ ناخۆشی بێ قەدەغەیە ئومێدەکەین هەموو ئەو شوێنانی کە کراونەتەوە پابەندی تەواو بن بە مەرجە تەندروستیەکانەوە هەر لە مزگەوت و پەرزگاکانەوە تا بە دوکان و بازاڕ و شوێنە گشتیەکانەگا و هەر کەس و شوێنێک پابەند نەبێ ئێمە ناچارە بین لە ڕێی یەکە کارژێڕیەکان و قایمقامێتیەکان و لیژنەکانی قایمقامێتەوە دایان بخەین چونکە بەڕاستی تەندروستی هاوڵاتیان لە پێش هەموو شتێکەوەیە ئەو حاڵەتە تازانی کە تۆمار کراون ئێمە وەکو حاڵەتێکی نۆرمەڵ سەیریانەکەین و پێمان وایەوە لە حکوومەتیشمان ئاگادار کردوێتەوە بۆ ماوەیەکی درێژ ئەم حاڵەتە نامانە بن گرنگ ئەوەیە بەو خۆپارێزی هەمانە و بۆ ئەرکەی تیمەکانی تەندروستی و فەرمانگەکانی دەوڵەت کردویانە ڕێ بگرین لەوەی کە توشببوونی بە کۆمەڵ نەبێ توشببوون لە چەند ناوچەیەکەوە لێ کاتانە بێ وەوا بکەین ئەوانەی کە ئیسا لە دەرەوەیەنەوە کەرنتینەی تەواومان کردوون پابەندی ڕێنماییەکان بن بەرکەوتەی خەڵک نەبێ لەگەڵیانە دۆست و ئازیزیانن ئەوە نەبێ لە جەژنە سەردانکردن نەبێ تێکەڵاوبوون نەبێ دروستکردنی قەرەباڵقی نەبێ ئەو عادات و تەقالیدە جوانانەی هەمانە ئەو شتە کلتوریانەی هەمانە ئەبێ لەم دۆخەیە ڕایان بگرین لە باوەشکردن بەیەکە لە یەکتر ماچکردن لە تێکەڵاوبوونی زۆر لە کۆبوونەوەی زۆر ئومێ دەکەم هەمومان بەیەکەوە بتوانین ئەوە بکەین هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان لەم وەرزەیە بە هەموو شێوەیەک قەدەغەیە و قەدەغەی هاتوچۆ لە نێوان پارێزگاکانە بە شێوەی خۆی هەتا دوای جەژن درێژەی ئەبێ و لە هەمان کاتە قەدەغەی هاتوچۆ لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراق هەیە دەواازە نێودەوڵەتیەکان ناکرێنەوە و فڕۆکەخانەکان ناکرێنەوە تەنیا بۆ حاڵەتی ئینسانی دیاریکراو نەبێ و سپێنێژ ڕێنمایی ورد لەسەرم بابەتانە بڵاوکرێت مزگەوتەکان داناخرێنەوە بۆ مەرجە تەندروستیەکان جێبەجێ بکەن بەڵام لە هەر مزگەوتێکە هاوڵاتیان پابەندی مەرجە تەندروستیەکان نەبن ناچارە بین ئەو مزگەوتە بە دیاریکراوی دابخین نەکەم بەڵێ قەد ئێمە قەدەغەی لە ناو پارێزگاکانە و بینی یەکە کارژێڕیەکانی سنووری پارێزگایەک قەدەغەی هاتوچۆمان هەڵگرتووە بەڵام مە ناکاتە ئەوەی کە خەڵک بچێ بۆ سەیران یا کۆبوونەوەی بە کۆمەڵ بێ یا سەردانکردن هەبێ وەکو جەژنەکانی تر ئەبێ هاوڵاتیان هاوکارمان بن لەوەیە کە بەریەکەوتن و تێکەڵاوبوون و نەبێت بەڵێ کەرنتینەکان ماون و ئێمە ئەم شەو زیاتر لە 400 کەسن تا ئێستا و تەسەورەکەین ڕۆژانی ئایندەش ئەمە بەردەوام بێت چکە ئێمە داوامان لە وەزارەتی ناوخۆ حکومەت کردووە بۆی ئەم دیاردەیە کۆتایی پێبێنین چکە ئیستا بەڕاستی مەترسی سەرەکی لە ناوەوە نییە لەو بەڕێزانن کە ئەگەڕێنەوە بۆی ئێمە بتوانین دۆخەکە بەتەواوی کۆنتترۆلکەین و ئەم نەزیفە بەردەوام نەبێ ئەم جوڵەیە بەردەوام نەبێ سەقفێکی زەمەنی دیاری بکە بۆ هەموو بەڕێزانەی کە تەنیایە بۆ نەخۆشی یا بۆ سەردان ڕۆشتون و بە ڤیزە ڕۆشتون و ماوەکەیان تاوا بووە یان بۆ خوێندن ڕۆشتون ماوەیەکی دیاریکراویان پێ بدرێت چ لە کۆماری ئیسلامی ئێران بن یا لە تورکیا بن یا لە ئەوروپا بن بگەڕێنەوە هەرێمی کوردستان و دوای ئەو ماوەیە بە هەموو شێوەیەک ئەو بارودۆخانە بێ ڕابژێت ئێمە سەیری لایەنی تەندروستیەکەین ئەگەر بارودۆخەکان لە ژێر کۆنتترۆڵا بێ هەنگاو بە هەنگاو ومێ دەکەین هیچ سێکتەرێک نەمێنێ ئاسایی نەکرێتەوە بەڵام لەگەڵەوە شاهتا کەسێکە بێت هەڵگریان ڤایرۆسە بێ لە دنیاە مەترسیەکان بۆ سەر هەموو دنیا بەردەوامە بن بۆیە بێ بە خۆپارێزی و بە چاودێری و بە دۆخێکی تازەوە بڕین لایەنی تەندروستی ئستا بە وردی چاودێری ئەوە کابزانانی ئەوانەی هەڵگریان ڤایرۆسن توش نەبوونەتەوە کە چاک بوونەتەوە بزانێ بە پێی گۆڕانی وەرزەکان و گۆڕانی پلەی گەرما ڤایرۆسەکە چی لێت بە هاتنەوەی وەرزی تازە دۆخەکە چی لێت واتە ئەوەی کە ئیستا هەیە چاودێریکردنیەکی وردی بارودۆخی تەندروستی